الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زۆر بەڕێز، لە ژیاندا دەکرێ و هەر دەبێ واش بێ کە هەموو کەس نابێتە خاوەنی بڕوانامەی باڵا لە خوێندندا، هەموو کەس نابێتە خاوەنی پلە و پۆست و پلەدار نابێ، هەموو کەس نابێتە کەسێکی دەوڵەمەندی سەرمایەداری ناودار کە خەڵکی بەگشتی شەیدای ئەم سیانەن، ئەوەی کە خەڵک بە شوێنیە عەوداڵە تەنانەت ئەمڕۆ لەم سەردەمەدا لە مناڵێکی بچووک بپرسە شەیدای ئەم شتانەیە: پارە، پلە و پۆست، بڕوانامەی باڵا، بە تایبەت ئەو بەشانەی کەوا ژیانی مرۆڤ پێی مسۆگەرە و بەرەو دەوڵەمەندی دەبا، وەکو کۆلێجی پزیشکی و بەشەکانی، کۆلێجی ئەندازیاری، هەروەها یاسا و هەندێک بەشی تر. هەموو خەڵک شەیدای ئەم شتەیە: پارە، پلە و پۆستێکی دەستکەوێ، بڕوانامەیەکی باڵا بەدەستبێنێ. ئەم سیانە ئەگەر ئەم سێ مەرجەیان لەگەڵدا بێ زۆر باشە. بەم سێ مەرجە سەروەت و سامان، پلە و پۆست، بڕوانامەی باڵا، بەم سێ مەرجە یەکەم بە حەڵاڵی بەدەستت هێنابێ، دووەم بە مافی خۆت بەدەستت هێنابێ، مافی خۆت و ڕەوای خۆت بێ، سێەم بتوانی خزمەتی خەڵکی پێ بکەی، چونکە سەرۆت و سامانی وا هەیە خەڵکانێک بە حەڵاڵیش بەدەستیان هێناوە، هیچ غەش و فرت و فێڵێکیان تێدا نەکردووە، ئەو پۆست و پلەی وەریان گرتووە بە حەقی خۆیان وەریان گرتووە، ماندووبوون و ڕەنج و خەباتیان کردووە. بەڵام ئەگەر ئەم دوانە شەبوون، سێیەمی لەگەڵ نەبوو کە خزمەتکردنی خەڵکە، سەرمایەدارەکە بەس بۆ خۆی و ماڵ و منداڵی تێدەکۆشە، پلەدارەکە خەڵک خێری لێ نەدەبینی، ڕووی خۆش نەبوو لەگەڵ خەڵکە، منەتی بەسەر خەڵکا دەکرد، خاوەن بڕوانامەکە کەس خێری لەدەست نەدەبینی، ئەو کاتە خێر ناداتەوە. بەڵام ئەگەر هەر سێکیان بە یەکەوە بوون، بە حەڵاڵی، بە مافی خۆت، بە خزمەتکردنی خەڵک بەکارت هێنا لە خزمەتکردنی خەڵکە، واللهی ئەم سیانە بەرەکەتن. ئیسلامی ئێمە نەیفەرموو ئەم سیانە حرامن، ئەم سیانە بۆ موسڵمان نابن، ئەم سیانە باش نین، پیسن. نەخێر، ئەم سیانە بەرەکەتن و هەر بۆ موسڵمان باشن. بەڵام ئەگەر ئەم سیانەت نەبوو، بە دڵنیایە وەکو سەرەتا وتمان، هەموو خەڵکی نابن بە سەرمایەدار، نابن بە پلەدار، نابن بە خاوەن بڕوانامەی باڵا. بەڵام ئەگەر ئەم سیانەت نەبوو، خۆ دەتوانی بیبی بە یەکێک لەمانە: یەکەم، پیشەگەرێکی باش، پیشەگەرێک وەکو دارتاش، ئاسنگەر، بەرگدرو، فیتەری ئۆتۆمبیل، شوانێکی دڵسۆز، لێزان کە مەڕ و ماڵاتێک ئاژەڵداریەکی جوان دەکا، جوتیارێکی نمونەیی کە دەبینی چەند داهێنانی جوانی لە بواری کوشت و کاڵ و جوتیاریدا کردووە. ئەم پیشەگەرە ئەگەر پیشەگەرێک بوو سەرکەوتوو بوو لە کارەکەیدا، دەزڕەنگین بوو، داهێنانی دەکرد لە بواری کارەکەی خۆیدا، دڵسۆز بوو لە کارەکەیدا، دەستپاک، ناخپاک، بەویژدان، زمان شیرین، تاعەت و عیبادەتی خوای، نوێژ و عیبادەتەکانیشی نەفەوتاند و ئەنجامیدان لەگەڵیدا، واللهی ئەم کارکردنە دەبێتە عیبادەت بۆی. تۆ دەتوانی لەناو ئەم هەموو پیشانەدا پیشەگەرێکی سەرکەوتوبی بەو مەرجانەی کە باسمان کرد. دووەم، ئەگەر نەتوانی ببی بە سەرمایەدارێکی بەناوبانگی وڵات، خۆ دەتوانی دوکاندارێک بی، ئەتوانی مارکێتێکی بچووکت هەبێ، بە مەرجێک حەڵاڵخۆر بی، بە ویژدان بی، دەستی خێرەومەندیت لە ئاستی توانە و مادی خۆتدا هەبێ، ڕوود خۆش بێ، زمان شیرین بێ. سێم، دەتوانی بیبی بە کەسایەتیەکی کۆمەڵایەتی،
ئەگەر نەتوانی سەرمایەدار بی، نەتوانی خوێندن تەواوکو بڕوانامەی باڵات هەبێ، نەتوانی هیچ پلە و پۆستێکی حیزبی و حکومیت لە وڵاتە بەدەستەوە بێ، خۆ دەتوانی ببی بە کەسایەتیەکی کۆمەڵایەتی بۆ ناو خزمەکانی خۆت، هەیە گەورەتر بۆ ناو گوندەکەی خۆی، بۆ ناو گەڕەکەکەی خۆی، بۆ ناو شارەکەی خۆی، هەیە بۆ هەموو وڵاتەکە خەڵک سوودی لێ دەبینێ. وەکو فەرمودەکە دەفەرمێ ببی بە میفتاحا للخەیر مغلاقا للشەڕ، ببی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر. زۆر دەرگای خێر هەیە داخراوە لەسەر خەڵک، بە یەک قسەی تۆ، بە هەڵوێستێکی تۆ، بە مەردایەتیەکی تۆ کلیلەکەی دەرگاکە دەکرێتەوە، دەرگای خێر لەسەر خەڵک دەکرێتەوە. دەرگایەکی شەڕ کراوەتەوە بەرەو ڕووی خەڵک، بەرەو ڕووی خزمەکانت، کەسوکارت، گەڕەکەکەت، شارەکەت، وڵاتەکەت. تۆ وەکو کەسایەتیەکی کۆمەڵایەتی ئەتوانی ببی بە قەفڵێک بۆ داخستنی ئەو دەرگا شەڕە، قەفڵێکی لێدەی نەهێڵی فیتنەی یەک ڕوو بدە، شەڕ ڕوو بدە، کوشتن ڕوو بدە، خزمەتی تێکچێ، خەڵک پەلاماری یەکتر بدە، دوو حیزب پەلاماری یەکتر دەن و وڵاتەکە بشێوێنن. کەسایەتیە کۆمەڵایەتیەکان زۆرجار دەوریان لە بەشی پۆلیس و ئاسایش و دادگا زیاترە ئەگەر یوریدا ئیسلاحە، ئەگەر نێتیان چاکسازی بێ، نێتیان قسەی خێر بێ و نێتیان بۆ خوا بێ، نەک بۆ خۆ دەرخستن و خواردنی معاشی کۆمەڵایەتی و ئەوانە هیچ نین. ئەوەی نێتی بۆ خوا بێ و نێتی ناودڵی پاک بێ بۆ چاکسازی و ئیسلاحی بینی خەڵک، خوا بەرەکەت دەخاتە قسەکانیەوە و زۆر کێشە و فیتنە هەر لە شوێنی خۆیدا دەکوژێتەوە و تۆ کەسێکی سەرکەوتووی لە ژیاندا با پارەشت نەبێ، با پلەشت نەبێ، با بڕوانامەشت نەبێ. چوارەم، دەتوانی ببی بە دایک و باوکی کۆمەڵێک کوڕۆکچی خوێندەوار، خاوەن بڕوانامە، کەسانی دەوڵەمەند و سەرمایەدار و کاسبکار و دەزڕەنگین کە ڕۆژانە دەیان جار خەڵک بەهۆی منداڵەکانتەوە، بەهۆی کوڕۆکچەکەتەوە بڵێ ڕەحمەت لەو دایک و باوکەی بێ، ئەم کوڕەی لێبووە، ئەم کچەی لێبووە. خۆمان بینی ومانە چەند دایک و باوکی نەخوێندەواری هەژاری نەناسراو، باوکەکە دایکەکە هەم نەخوێندەوارە، هیچ خوێندەواریەکی نییە، ناوی خۆی پێ نانووسرێ، هەم نەناسراوە، هیچ کەس لەو شوێنەدا هەر نایناسێ و ناوی نازانێ. هەروەها کەسێکی هەژاری گیرفان بەتاڵ یان کرێکارێکە یان موچەخۆرێکی زۆر پلە خوارەوەیە، بەڵام پشت بە خوای پەروەردگار بە نانی حەڵاڵ، بە پەروەردەی جوان، بە ئادابی موسڵمانیەتی و پەروەردەی مزگەوت، سوپاس بۆ خوای ئێستا کوڕەکەی دکتۆرە، کچەکەی ئەندازیارە، کوڕەکەی پارێزەرە، کچەکەی دادوەرێکی سەرکەوتوو و دادپەروەرە. ئەلحەمدولیلا ئەو ماڵە هەژارە ئێستا کوڕەکەی بازرگانێکە، بۆتە سەرمایەدارێک، خێر و خێرات دەکا، خوێندەوارێکە، لە فەرمانگەیەکە خزمەتی ئەو خەڵکە دەکا و بەدەم فەقیر و هەژار و کەسانی لێقەوماوەیە. هەر کوڕی ئەو هەژارە، هەر ئەو دایکە هەژارە توانیوێتی پلەدارێک پێ بگەیەنێ کە خۆی نەخوێندەوار بوو، نەناسراو بوو، هەژار بوو. ئەمڕۆ کوڕەکەی کچەکەی پلەیەکی هەیە، پۆستێکی هەیە لە حیزبدا، لە حکومەتدا، خەڵکی حەساوەتەوە لەبەری. ئەم دایک و باوکە خەڵک تازە دایان ناسێ، ئەڵەوە دایک و باوکی فڵان دکتۆرە، دایک و باوکی فڵان پلەدارە، دایک و باوکی فڵان خێرەومەندە. خۆ تۆ دەتوانی بە ئیزنی خوای پەروەردگار پشت بەخوا ببەستی و ناوی خوای لێبێنی و نێتت خێر بێ و پەروەردەی مزگەوتی منداڵەکانت بکەی، خوای پەروەردگار بەهۆی منداڵەکانتەوە ناوی تۆش بەرز کاتەوە. بەڵام ئاگادار بە، ئەگەر هیچ کات ئەمانە لەگەڵ چیدا بەکاردەهێنرێن، لە چیدا سەرکەوتوو دەبی؟ لە چیدا دەبی؟ بە سەرمایەدارێکی سەرکەوتوو، ئەبی بە خاوەن بڕوانامەیەکی سەرکەوتوو، ئەبی بە پلەدارێکی سەرکەوتوو، ئەبی بە پیشەگەرێکی سەرکەوتوو، ئەبی بە کەسێک کەوا کەسێکی کۆمەڵایەتی و خەڵک گوێ بۆ قسەکانت دەگرێ، ئەبی بە دایک و باوکێکی سەرکەوتوو لە ژیاندا و منداڵەکانت جوان پەروەردە دەبن لە بن دەستا، بە مەرجێک متمانەت لە دەست نەدەی. بۆیە بەڕێزان، متمانە سەرمایەی ژیانتە، وەڵڵاهی سەرمایەی ژیانی هەر یەکێک لە ئێمە بریتیە لە سیقە و متمانەمان لەناو خەڵکدا.
متمانە بۆ بازرگان زۆر لە پارە گرنگترە. زۆر کەس هەیە سەرمایەکەی بڕواتان هەبێ، من خۆم ناسی و من و لەگەڵیانە تێکەڵاویم بووە، سەرمایەکەی بەس متمانەیەتی لەناو خەڵکی بازاڕەکەدا. یعنی لە ڕۆی دەفتەر دۆلارەوە ئەو ژمارە و ملیۆن دۆلاری کە خەڵک باسی دەکا وەڵڵاهی ئەو نیەتی، بەڵام ئەوەندە ڕاستگۆیە، ئەوەندە بەڵێنەکانی ڕاستن، ئەوەندە بە پوختی لە بچووکیەوە لە دوکانێکی بچووکەوە کەسابەتی کردووە و تا ئێستا فێڵی لە کەس نەکردووە، غەشی لە کەس نەکردووە، دەستی کەسی نەبڕیوە، قەرزی کەسی نەخواردووە، پارەی خەڵکی لابووە بە حەڵاڵی بە پاکی بەکاری هێناوە و ڕاستگۆیانە بەشی خۆی پێداوە، واللهی متمانەکەی لە ناو بازاڕا زۆر لە سەرمایەکە گەورەتر و زیاترە. زۆر کەس هەیە پارەی دە ئەندازەی ئەو هەیە، دەقاتی ئەو ڕەسیدی بانقی بە قووەتە، بەڵام هیچ متمانەیەکی لە ناو خەڵکی بازاڕەکەدا نییە. بۆیە بۆ سەرمایەدار، بۆ دەوڵەمەند، بۆ کاسبکار متمانە لە پارە زۆر گرنگتر و باشترە. متمانە بۆ زانای ئاینی لە زانست گرنگترە. مامۆستایانی پێشینی ئێمە، مامۆستا بەڕێزەکانی ئێمە بە جبەی کوردەواری، بە مێزەری سپی مەلایەتیان لە حجرەی فەقیهەتیدا لەبەر دەستی مامۆستایانی عەمامە پاکدا پێگەیشتون و خوێندویانە. بڕواتان هەبێ نە ماستەریان هەبوو، نە دکتۆرایان هەبوو، تەنانەت نە بەکەلۆریەس و پەیمانگای ئیسلامیشیان خوێندبوو، تەنها حجرەی فەقیهەتیان خوێندبوو. لە زانستەکانی ئەم سەردەمەشدا لەوە ئەچێ شارەزاییەکی ئەوتۆیان نەبوو بێ، تەنها لە زانستە شەرعیەکاندا قاڵ ببوونەوە و قوڵ ببوونەوە، بەڵام متمانەیان ئەوەندە لە ناو خەڵکا بەهێز بوو. مامۆستایەکی ئاینی لە زۆر شوێنی کوردستاندا لە بەڕێوەبەری ئەو شوێنە، لە فەرمانبەری ئەو شوێنە، لە فەرمانڕەوای ئەو شوێنە دەسەڵاتی زیاتر بووە. خەڵکەکە هەرچی مامۆستا وەتوێتی کتویانە قبوڵمانە. مامۆستا هەر فتوایەکی دابێ خەڵک لی بە گومان نەبووە، وتوێتی تەواو مامۆستا فڵانکە زوای وتووە کە پرسی پێکردووە، ئەوەندە متمانەی پێبووە پێویستی نەبووە بڕوا لە مامۆستایشکەی ئاینی بپرسێ. ئەمڕۆژ ئەلحەمدولیلا ئەو مامۆستایانەمان کەم نین کە هێشتا متمانەی خۆیان هێشتۆتەوە لە ناو گەل و میلەتەکەدا. سوپاس بۆ خوای پەروەردگار هێستا دەسەڵات لێیان دەترسێ، هێشتا شەرم و شکۆیان هەیە بەسەر کاربەدەستانی حکومەتەوە، بەڵام لە بەرامبەریشە جێگەی داخە خەڵکانێک هەندالێکیشیان لە پێش خۆیانەوە داناوە، دکتۆر فڵان کەس وەکو من جبە و مێزەریشی لەبەردایە، ماستەری هەیە، بە حساب هەیە مامۆستای زانکۆیە، بەڵام هەرچی متمان نەبێ لە ناو خەڵکانیەتی، چونکە ئەوەندە هەڵپەی ئەم لاولای کردووە، ئەوەندە سەری بەم بارەگای حیزبی و بەو بارەگای حیزبی و ماڵی فڵان مەسئولدا کردووە، نەشتۆ بۆ قسەی خێر، نەچووە بڵێ وەڵڵاهی حکومەت فڵان کار بەدەست هاتووم لە نزیکەوە نەسیحەتی خێرت دەکەم، خەڵک ڕازی نییە، خەڵک وەزعی باش نییە، خەڵک بەس بە خراپە باستان دەکات، بەخوا ئاوا بڕوە کورسیەکەتان لە ژێر دەردێنێ، ڕۆژگارێک بە حکومەتی پێشوو دەچن، بە مەرەدی ئەو دەچن، ناچێ ئەم قسە خێرانە بکە کە دەچێ دووشتە، یان موجامەلەیان دەکا، بە باڵایاندا دەخوێنێ، مەدحیان دەکا، یان داواکاری شەخسیەکانی خۆی هەیە، دەپاڕێتەوە وەڵڵه مەلا هەبووە خاوەنی بڕوانامەی باڵا بووە دەبەیەک نەوت چۆ لە مدیر ناحەیەک پاڕاوەتەوە، دەچێتە لای پارێزگارێک بۆ تەعینکردنی کچەکەی بۆ کوڕەکەی، ئەچێتە لای سەرۆکایەتی حکومەت بۆ پێدانی عەرزەیەک، لە کاتێکە ئەلحەمدولله هەشیەتی خواگە نەشت بێ هەرمافی ئەوە دنیە، چونکە ئەو ڕێزەی مامۆستای ئاینی هەیەتی هی ئەو خەڵکەیە کە ئەم بۆتە ئیمامیان، ئەگە تۆ ئیمام نەبی مەئمومی لە دواتەوە کەسێک نەبێ چێ ڕێز لە تۆ دەگرێ، ئەوە بەرهەمی ئەو دینەیە، ئەو قورئانەیە، ئەو پاکێتیەیە. خۆ بە چاوی خۆتان بینیوتانە ئەوە دوو خولە، هەم پەرلەمانی کوردستان پار، هەم بۆ هەڵبژاردننی عێراق ئەم 11 2025 کە ڕۆیشت، ئەم کۆمەڵک مامۆستای ئاینی خۆیان هەڵبژارد، هەم بۆ هەرێمی کوردستان، هەم بۆ پەرلەمانی عێراق. ڕێزم هەیە وەکو کەس بۆ یەک بە یەکیان، خوا نەخواستە قسەکەمان سوکایەتی نەبێ بە یەک کەسایەتی تایبەت، بەڵام ئەلحەمدولیلا سوپاس بۆخوا یەک دانەشیان دەرنەچوون، نە لە کوردستان نە لە عێراق. بۆ چونکە دوو جار متمانەیان لەدەست داوە. واللهی ڕاشکاوانە دەڵێم ئەو حیزبانەی کە ئەو مەلایانەی کاندید کردووە
خۆیان متمانەیان بەو مەلایەنە نییە، واللهی خۆیان هیچ متمانەیەکیان پێیان نییە، چونکە لە ناخەوە ئەو کار بەدەستانی مەکتەبی سیاسی و سەرۆکی حیزب پێیان دەڵێ واللهی مامۆستا ئەگە مەردایەتی تێدا بوویایە میحراب و مینبەری مزگەوتەکەت چۆڵ نەدەکرد و نەدەهاتی لەبەر من بپاڕێ و بتکەم بەکاندیت. هەر خۆیان بڕوایان پێی نییە ئەو حیزبانە. دووەم جەماوەر هیچ بڕوایەکی پێیان نەماوە. جاران بانکخوازێک مامۆستایەکی ئاینی خۆی هەڵبژاردا دەنگی هەموو شارەکەی کۆ دەکردەوە. چاولی دوای ئەوە ئەنجا مامۆستاکە کە چوە پەرلەمانەوە مەلایەکەی دوێنێ نەماوە، دوێنە بۆ خەڵک دەگریا، دوێنە لەسەر شەقام هاواری دەکرد. ئەمڕۆ لەگەڵ ئەو حکومەتەیە ژێربەژێر دەستی تێکەڵاوە، جاسووسی بەسەر موسڵمانانەوە دەکات کە دەنگیان پێداوە، بەخوا مەلای واشمان هەیە. دوێنە دەنگی شارێکی دەبرد، ئەمڕۆ لە ژێرەوە لەگەڵ ئەو دەسەڵاتی پێشوودا ژێربەژێر پەیوەندی بەهێزی هەیە، وازی لە حیزبەکەی خۆشی هێناوە لەبەر پارە و پۆست. بۆیە خەڵکەکە هیچ متمانەیەکی نەماوە. با چەند جاری تر مەلا خۆی هەڵبژێرێ، بزانە کەس دەنگیان پێدەدا چاو لێ متمانە بۆ زانای ئاینی زۆر لە بڕوانامە گەورەترە، زۆر لە زانستی زۆر بەهێزترە، زۆر لە جبە و مێزەری گەورە بەقووەترە کە متمانت لەدەستدا یعنی خۆت لەدەستداوە. مامۆستا ئیمامە، پێشەوایە. ئەو مەلایەنە ئێستا وا سووک بوون، نازام چۆن ڕوویان لێ بچنەوە سەر مینبەر وتار بۆ خەڵک بخوێننەوە جارێکیکە، مەگەر ئەوقاف یەک ئیشی پێیانە دایانخاتەوە ناو وەزارەتی ئەوقاف بۆ جاسووسی لەسەر مامۆستایانی حەقبێژ وەکو مەمانان کە بەردەوام بە دیار وتارەکانمانەوەن 2 دقە و 3 دقە و نیو دقەی لێ ببڕە و خێرا بە وەزیری ئەوقافی بنێرەوە ڤیدۆی بۆ بگرە و بڵێ ها فڵان کەس چیمان پێ دەڵێ، ناچی ئەم سەرۆسەری وتارەکەش بە دڵسۆزانە لێ نادەی، مەگەر حکومەت ئەو ئیشیان پێ بکات دیسان دایانکاتەوە بە جاسووس. بەڵام والله حەقوا شەرمەزاریان کە بڵێ مامۆستا تۆ ئەو خەڵکەی کەوا پێشەوایان بووی هیچ متمانەیەکیان پێت نەبوو، دەنگیان پێ نەدای و منیش متمانم پێت نەبوو، بەخوا تەنها وەکو پێڕابواردن و ناشرینکردنت تۆم کاندید کردووە. الحەمدولله ئەوانە هیچیان دەرنەچوون، ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە بکەن و ڕوو بکەنەوە خوا و واز لەم مەقەڕ و مەقەڕە بێنن، ڕوو بکەنەوە بارەگای ئەسڵی خۆت کە مزگەوتە، شەرەفی ئێمە لە مزگەوتایە، حرمەتمان لە مزگەوتایە، بوونمان لە مزگەوتایە. واللهی مامۆستایی مێزەرسپی ئیمامە، بەڵام ئەمانە ئیمامەتیەکەیان لەدەستدا مەئمومیەتیەکەشیان بۆ نەماوەتەوە، بوونە کەوژدانەر. نازام جەنابتان تێبینیتان کردبێ من لە هەندێک شار و گوندی ڕۆژهەڵاتی کوردستانی بەڕێز ئەوەم بینیوە ساڵانێکی پێشوو لە نەوەتەکان 2000ەکانیش خەڵکانێک هەن لەبەر فەقیری و هەژاری و فەقیر حاڵی، هەم فەقیر حاڵی عەقڵی هەم فەقیر حاڵی مادی، خەڵکی مزگەوتەکە ئەو گەڕەکە ئەو گوندە پیان دەڵێن کەوژدانەر، خەڵکێک پارەیان دەداتێ ساڵانە مانگانە، هەر کەسێک کە دەچێت کەوشەکانی پێڵاوەکانی بۆ دێنێ لە ڕەفەی مزگەوت دایدەنێ، دوای پێڵاوەکان دەباتەوە شوێنی خۆی بۆ خەڵکەکە بۆیان ڕیز دەکاتەوە، هەر جووتە پێڵاوێک بدزرێ دەبێت لە مەعاشەکەی ئەوی کەم بکرێتەوە بیکڕێتەوە. ئەو مەلایەنە لە خەتیبیەوە لەسەر مینبەر و ناو میحرابەوە بوونە کەوژدانەر، تازە مەئمومیەتەکەشیان لەدەست چوو. یا ڕەبی خوا ڕەحم بە منیش و بە هاوپیشەکانم بکە ئەو متمانەیەمان لەدەست نەدەین. ئەوەش قوربانیدانی دەوێت بەڕێزان، بەخوا قوربانیدانی دەوێت لە زۆر شت ببووری بۆی ئەو متمانەی بەوەی ئیسلامەوە بەدەستت هێناوە لەدەستی نەدەی. بەڵێ متمانە بۆ سیاسەتمەدار زۆر گرنگترە لە پۆستی باڵا. زۆر کەس هەیە پۆستەکەی لە حیزبدا لە حکومەتدا زۆر باڵایە، بەڵام وەڵڵاهی لەناو کەسانی دەوروبەری خۆشیدا متمانەیەکی نییە، لەناو حیزبەکەشدا خەڵک متمانەی پێی نییە، لەناو جەماوەریشا متمانەی دەدەستداوە، بەڵام ئەوەیە بە پارە و بەهێز بەهۆی هەندێک کۆی لەو ماستاوچێتیەوە خۆی ڕاگرتووە، هێشتا ڕۆژی نەهاتۆ کورسەکەی لەژێر دەرێن و فڕێدەن. بۆیە وتەیەکی بە نرخەیە کە دەڵێن نیشتیمان پەروەر بیر لە نەوەی داهاتوو دەکاتەوە، نیشتیمان پەروەر بیر لە نەوەی داهاتوو دەکاتەوە، بەڵام سیاسی بیر لە هەڵبژاردنی داهاتوو دەکاتەوە، بیر لە هەڵبژاردننی داهاتوو دەکاتەوە. نیشتیمان پەروەر ئەو کەسەیە کە پلەپۆستێکی هەبوو نەوتی وڵاتەکە، پارەی وڵاتەکە بەردەوام شتێکی لەبەر چاوە، هەر ئەمڕۆ نابینێ ئەڵێ ئەمە بەشی نەوەکانی داهاتووشی پێوەیە، هەموو نەوتەکە بەجارێک هەڕاج فرۆش ناکا بۆ 50 ساڵ، وڵاتەکە ناخاتە ژێر قەرزێکەوە کە نەوەکانی داهاتوو کە لە دایکیش نەبوون فەقیرەکە دێن بە قەرزاری دێنە سەر ئەم ژیانە. ئەوە سیاسیە، بەڵام نیشتیمان پەروەر نییە.
بەڵام سیاسی ئەو کەسەیە کە بەس بیر لە هەڵبژاردننی داهاتوو دەکاتەوە. ئەو پرۆژانەی کە دەیانکە، ئەو خزمەتانەی کە دەیانکە بەس ئامانجی ئەوەیە لە هەڵبژاردننی داهاتوودا عەتف و سۆزی خەڵکێکی نەزان وە کۆیلە و ماستاوچی بەلای خۆیدا ڕاشێش و دەنگیان پێکۆ بکاتەوە. بۆیە بە کوردی و بە کورتی هەموو نیشتیمان پەروەرێک سیاسیە، بەڵام مەرج نییە هەموو سیاسیەک نیشتیمان پەروەر بێ. دواتر وەرە بۆ ناو خێزان، متمانە بۆ ژن و مێرد لە ناو یەکتردا گەورەترین سەروەت و سەرمایەیە. وەڵاهی ژن و مێرد خانوویان نەبێ، زێڕیان نەبێ، هێزیان نەبێ، پارەیان نەبێ، ناوماڵێکی وەکو پێویستیان نەبێ، بەس متمانەیان بە یەکتر بێ، متمانەیان بە پاکی یەکتر، بە ڕازگۆیی یەکتر، بەوەی کەوا لە تنگانەدا پشت لە یەک ناکەن، لە پیریدا پشتی بەرنادا کە بوو بە دایک و باوشی منداڵ خۆشەویستەکەی بۆی کەم نابێتەوە. ئەو متمانەیە لە بینی ژن و مێردا گەورەترین سەرمایە و بە هیچ شتێک کە لە دەست و قەرەبوو ناکرێتەوە. باسی گەورەترین سەرمایە ژیانی هەر یەکێک لە ئێمەمان کرد کە متمانە بوونە. گەورەترین سەرمایە متمانەکەتە لە دەستی نەدەی. لە خزمەت قورئاندا بزانین قورئانی پڕبەرەکەت و بەخشەشەوەی کە باسمان کرد ئەمەی تێدایە؟ بەڵێ لە خزمەت سوورەتی یوسوفە لە ئایەتی 11دا دەبین کاتێک کە دەبرا دەچنە خزمەت یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە باوکیانە دەڵێن قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون. سورة يوسف آيات 11. همو قالوا بيقدنك روي دميان كده باوشان يا أبانا ما لك لا تأمنا على يوسف باوكا أو بوشي متمانا من بيناكي لباري يوسفي برامانوا. أما أتا لا تأمنا أويل يدخمن دريتوا أما جاري يكميان نبوه چەند جاری تریش چوونە لای باوکیان ئەو داواکاریان هەبووە کە یوسفی برایان کە منداڵترە لە خۆیان لەگەڵیانە ئیزن بدا و بیبەنە دەشت و دەرێک و سەفرە و سیاحەتێک و گەشت و گەڕانێکی لەگەڵ خۆیان پێ بکەن. لا تەئمەننا دیارە یعقوب سەلامی خوای لەسەر بێ ڕازی نەبووە جاری یەکەم دووەم سێیەم ئەمان هەر سوورن باوکە بۆ متمانەمان پێ ناکەی ئەمە چەند جار ئەم بابەتەمان لەگەڵ تۆ کردەوە. وئینا لەه لەناصحون سيدي أو هم جخت كرنويا إنا يعني إننا له لا مكودي سانوا ناصحون اسم فاعلة يعني إيما حد وكو خوا بزبو أو يدرس كربين دل صوزي يوسفي برامان بين أو اندز جختيان كردوا أم هم جخت كرنويا أم هم دل صوزي نواندنا أم هم باكان بو خوا كردنا لحركة سكابينيت قماني خيانتي بخسر. ئەمە دەرسێکی قورئانی زۆر گەورەیە. هەر کەسێکت بینی داواکاریەکی لە جەنابەت هەبوو جارێک نەبوو دوو جار نەبوو سێ جار نەبوو هەر جەختی دەکردەوە ئەمجا زۆریش دڵسۆزی دەنواند زۆر خۆی بە دڵسۆز دەنواند و زۆر پاکانەی بۆ خۆی دەکەم من کەسێکی ئاوام ئاوا دەستپاکم ئاوا حەڵاڵ خۆرم ئاوا و ئاوام ئەگەر ئەم سیانە بەیەکەوە کۆبوونەوە نیشانەیەک بخە سەر فڵان کەس و بە وریاییەوە تەعاملی لەگەڵا بکە هەڵس و کەوتی لەگەڵا بکە هەموو شتێکی مەخەژێت دەست. وەڵی تەنانەت ئەو کاندیدانە دیقەتمدا ئەو کاندیدانش کە ئەم جارانە دەرنەچوون کە خەڵک وایە خێمە هەڵدەن و خەڵک چێ سەرخۆشیان لێ بکە بەخوا لێ قەوماوە ئەو کەسەی خۆی کاندید کرد و ئێستا ئەو فەردە دووەلارەی کە مانگانە خەڵکەکانی تری هاوڕێکان و ڕەفیقەکانی وەری دەگرن و ئەم فەقیرە دەستی خەڵک ژن و پیا و منداڵ و گەورە و گچکەنە ماماچینەکە و بە نسیبی نەبوو حەقوا لە بەردەمی ماڵەکەی خێمە هەڵدا و خەڵک بڕوا فاتیحای بۆ بخوێنێ و سەرخۆشی لێ بکا و دڵنەوایی بکە دڵنەواییان بکەن خێرێکی گەورەیە زۆر لێ قەوماون نەزەم چۆن ڕوویان دی بێنەوە ناو خەڵک. ئەو کەسانی کە کاندید بوون دیقەتتان دابێ زۆر باسی پاکێتی خۆیان دەکرد زۆر باسی قارەمانێتی خۆیان دەکرد زۆر باسی مێژووی ڕابردی خۆیان دەکرد زۆر جەختیان دەکردەوە کە ئێمە چەند پاکین چ دەکەین ئەو بەغدایە هەر هەمووی تەخت دەکەین هەموو ڕۆژێ معاش لە زیاتی 28 و 30 مانگ بێوەکو بەغا ئێمە هەر لە کوردستان یەکی مانگ معاشەکەتان بۆ دێنین ئەوە هەمووی تەواو بوو ئەم وڵاتە هەمووی فەڕژ ڕێژ دەکرێت لە زیاتی قیر ڕێژ ئەوانە سیر دەکەی هیچیان دەرنەچوون خەڵک تێگەیشتووە ئەوە قورئانەکەش 1400 ساڵ لەمەوبەر لە قورئانە بۆی تۆمار کردوین بۆ هەر بابەتێک کەسێکت بینی زۆر جەختی دەکردەوە زۆر دڵسۆزی دەنواند سوێندی دەخوارد
زۆر پاکانەی بۆ ڕابردوو پاکێتی داهاتووی خۆی دەکرد گومانی بخەسەر وەکو ئەو برایەنی یوسف دواتر کە یوسف یعقوب ڕازی بوو یوسفیان لەگەڵ بنێرێ خۆمان دەزانین لە قورئانە بۆمان باس کراوە خوێندومانەتەوە کە بە چ دەردێک و نەهامەتێکیان برد بەڵام ساڵان هاتن و چوون ئەوە مەبەستی وتارەکەی ئێمەیە لە ئاەتی 11 بڕۆ بۆ 64 بزانت چەند ئاەت ڕۆیشت ئەوەندە ساڵە ڕۆیوە یوسف دەبێتە وەزیری دارایی میسر گرانیش دەست پێ دەکا گرانیەک بەهۆی بێبارانی و وشکە ساڵی و نەبوونی و نەداری و قات و قڕی و سەوز نەبوونی دانەوێڵە و پوچبوونی بەرهەمەکان لە وڵاتی کەنعان ماڵی یعقوب و لە وڵاتی میسردا کە یوسف لە وڵاتەدا وەزیری داراییە هەمووی دەگرێتەوە یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە ڕێی کوڕەکانیەوە لە ڕێی خەڵکی بازرگانەوە دەبیستن کە پیاوێک لە میسر پەیدا بووە وەزیری داراییە پیاوێکی زۆر دادپەروەرە پیاوێکی زۆر بە ویژدانە کەسێکی زۆر لێزانە گەنم بەس لای ئەو ماوە چونکە لە ساڵانی هەرزانیدا ئەوەنەی گەنم عەمار کردووە بە گوڵەکەیەوە هیچی ئەسپێ لێی نەداوە بە پێی پێویست دەیکوتن و گەنمی تازە و نوێ و پاک و بۆن خۆش دەدا بە خەڵک سیعرەکەشی هەر وەکو جارانە و گرانی نەکردووە بە گران نایفرۆشێ بە ئەندازەی خێزانەکان بە پێی مانگانە بارە گەنم دەدا بە خێزانەکان چەند کەسبی ئەوەندە وەکو بایعی هەمووشی بە یەک کەڕەت نافرۆشێەوە بەبێ پارەش ناداتێ بەڵام سعرێکی هەرزان و گونجاوی هەیە هەر وەکو جارانی کاتی هەرزانی یعقوب بەو ئومێدەوە هەموو کوڕەکانی ڕادەسپێرە هەر دەبراکە بەس بنیامینی لادەمێنێتەوە برا ڕاستەقینەکە یوسف ئێوە بڕۆن بۆ لای کە دەگەنە میسر حەزەتی یوسف سەلامی خوای لەسەر بێت دەست بەجێدایان ناسێتەوە بەڵام بۆ ئەوەی ئەمە ساڵانێکی زۆر تێپەڕیوە هێشتا گومانێکی هەیە تۆ بڵێ ڕێک ئەوان بن بۆ ئەوەی دڵنیا بێتەوە فەرمانی گرتنیان دەردەکا ئەڵێ بیان گرن و بیان هێنن بۆ لام کە دایانگرن ئەڵێ گومان دەکەم ئێوە برا نەبن ئێوە دەڵێن ئێمە دەبراین بەڵام گومان دەکەم ئێوە برا نەبن ئێوە کەسانی پیاوخراب و یەکتان گرتووە و بە تەمای کارێکی ناڕەوا و دزیەک و ئینقیلابێکن لەناو وڵات و شارەکەی مندا ئەوانیش لە ترسان ترسی دووشت ترسی یەکەم گرتن ئەگە بژیرێن هەر ماڵ و منداڵیشیان تیا دەچێت لە برسانە چونکە ئەو زەمانە بیستویان پاشاکان ئەگە کەسێ بگرن وەکو ئەم سەردەمە هەر زیندان کە کرای تازە دەرەوە نابینیتەوە دادگای هەر ناکرێت دادگای هەر نەبووە لە ترسی گرتن و تێداچوونی ماڵ و منداڵ و خۆیان دووەم لە ترسی دەست بەتاڵی هەر حەیان دەچێت لای باوک و ماڵ و منداڵیش زیاد لەو خەڵکە ئەوان بە پیاوخراب بناسرێن و بەدەستی بەتاڵی بگەڕێنەوە بۆ کەنعان بۆ لای کەسوکار و باوک و دایک و منداڵەکانیان و هیچیشیان پێ نەبێ و ئەو پارە و پۆڵەی کە هەشیانە ئەوەی کە کۆیان کردوێتەوە ئەویشیان لێ بستێنن بۆیە لە ترسانە ورد و درشتی ژیانی خۆیان باس کرد بە سوێند خواردنەوە باسی یعقوبیان بۆ کرد کە ئێمە کوڕە پێغەمبەرین برایەکمان کاتی خۆی هەبوو یوسف بوو بزر بۆ دەمێک ساڵە برایەکی بچکۆلەمان ئێستا لای باوکمانە ناوی بنیامینە یوسف سەلامی خوای لەسەر بێ بۆی دەرکەوە دەڕێک ئەمە براکانی خۆنی بۆیە زۆر تامەزورەی بینینی بنیامینیشی کرد پلانێکی ژیرانەی دانا وردە وردە پیان ئاشنا بێتەوە باوکو دایکشی بینێتەوە سەرەتا لە ڕێگای بینینی بنیامینەوە بۆیە وتی ئەم جارە گەنمتان پێ دەدەم بەرتان دەدەم بەمەرجێک جاری دووەم ئەگەر هاتنەوە بۆ گەنم نەک گەنمتان نادەمێ یەکسەر فەرمانی گرتنتان بۆ دەردەکەم و عقوبەی بەهێزتان دەدەم ئەگەر بنیامینی براتان لەگەڵ خۆتان نێنن بزان ڕاست دەکەم برایشی تیشتان هەیە وتیان بەسەر چاو درێژی نەکەینەوە چوونەوە میسر بەسەرهاتەکە کەنعان بەسەرهاتەکان بۆ یعقوب جێڕایەوە لەو کاتەیە کە داوایان کرد ئەم جارە کە چوونەوە بنیامینیش بنێرێ قال هل آمنكم عليه إلا كما أمنتكم على أخيه من قبل يعقوب سلامي خوای لەسەر بێ فەرمووی ئێوە بە چ عەقڵێک ئەو داوایم لێ دەکەن یعنی دەتانەوێت ئەم جارە متمانەتان پێ بکەم بنیامینیش تەسلیم بەدەستی ئێوەکەم هەر وەکو کاتی خۆی متمانم پێکردن و یوسفم تەسلیم کردن من قبل ڕابردووتان لەبیرە ئەم من قبلە بەڕێزان بەوردی لەسەری بوەستن یاخوا ڕابردووت پیس نەبێ ئەمانە ڕابردوویان پیس بوو ئەو ڕابردووە پیسە ئەوە تا لە کۆڵیان نابێتەوە بۆیە وانەیەکی گرنگ بۆ ژیانمان لە ئێرە فێر دەبین سوء الظن مع وجود القرائن الدالة عليه غير ممنوع ولا محرم كاتك كوا
گومانی خراپت بە کەسێک برد، گومان خراپی سوئی ظن، گومانی خراپ تاوانە. کەسەکە هیچ گوناهێکی نییە تۆ لە خۆ بە چاوێکی نامۆ سەیری دەکەی، گومانی خراپی پێدەبەی. گومانی خراپ لە کاتێکە کە بەڵگەی ڕابردوو هەیە، کە قەرینە هەیە، ئاماژە هەیە کە فڵان کەس نێتی خراپ بێ، چونکە شتت زۆر لێبینیوە، ڕابردووەکەیت بە پیس هاتۆتە بەرچاو، ئەمە نە حرامە نە قەدەغە کراوە، مەمنوع نییە بڵێ وەڵام من مسڵمانم نابێ گومانی خراپ بەس کەس بەرم. نەوەڵڵا ئێستاخانە ئێمە ئەوتە ئەم میلەتە لە 140 ئەوەندەی لەخوا بزیاد بێ متمانەی بەم کار بەدەستە دز و درۆزنانی کوردستان نەکرد و دەنگی بە کەس نەدایەوە. ئێوە تۆ بڵێ حرام بێ، ناوەڵڵا، چونکە تۆ خراپەت لێبینیون پێشتر. ئەو هەموو پەرلەمانتارەت بینیوە چۆتە ئەو بەغدایە. من لەسەر ئاستی تاکە کەس ناڵێم، چونکە تاکە کەس جیاوازە، ئەمە گشتیەکەیەتی لە هەموو قاعیدەیەکە شاس هەیە، لە هەموو چینێکە چاکێک لەناو ئەو هەموو خراپەدا هەر هەڵدەکەوێ، خێرەومەند بێ، دەستپاک بێ، دڵسۆز بێ، من لەسەر تا قسە ناکەم. بەڵام بە گشتەکەی ئەو خەڵکی ئێوە نارتان بۆ بەغا بەس خەریکی دەوڵەمەندکردنی خۆی نەبوو، دواتر میلەتی ناسی، دوایی دەمی وات چاور دەبێت بۆ 10 جاریکەش هەڵی بژێرەوە هێشتا خۆی بۆ دەکوتێ. ئەگەر تۆ ئەمە گومانی خراپی پێبەری، ئەو سوئی ظەنە نە حرامە نە مەمنوعە، و لەسەر ئاستی کەسێکی تریشە. ئەم هەموو پارە خۆرە لە وڵاتە پەیدا بووە، کەسێک دەڵێ بێنە پارەم بدەیە معاملەت بۆ پێوە بکەم، لە کاتێکە پێشتر تەجروبەی خراپی هەبووە یان خەڵکانی ترت بینیوە، ئەبێ زۆر حەزەر بکەی و گومانی باشت کەم بێ و گومانە خراپەکانت بخەیە کار بۆ ئەوەی تووشی تەڵە و داوەکە نەبی. فەرمووی من قبل بەخوا ناتوانم متمانەتان پێ بکەم. بەڵام ئایا دواتر یعقوب سەلامی خوای لەسەر بێ متمانەی پێکردن و بنیامینی لەگەڵ ناردن و چی فەرموو؟ کاتی وتارەکەمان زیاتر درێژ ناکەینەوە، ئینشاءالله بۆ وتاری داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار داواکارم لە خوای پەروەردگار، یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم، یا ڕەبی خوا خۆت ڕەحممان پێ بکەی، چی چاکە بۆ دنیا و قیامەتمان، یا الله ئەوە بێنێ پێشمان. هەر قسەیەک، هەر کردارێک، هەر ڕەفتارێک دەبێتە مایەی سەرفرازی و سەربڵندی ئەم دنیایەمان، یا ڕەبی خوا بیهێنێ سەر زمانمان، بیخەیتە ناو دڵمان، بیهێنیتە ڕێگامان. یا ڕەبی خوای هەر کردارێک، هەر ڕەفتارێک، هەر وشەیەک، هەر قسەیەک دەبێتە مایەی بەدەستهێنانی بەهەشت، خوای پەروەردگار بمان خەیتە سەر ئەو ڕێگایە و بیهێنیتە سەر زمانمان. بمان پارێزی لە هەر قسەیەک، لە هەر کردارێک، لە هەر ڕەفتارێک کەوا بەرەو دۆزەخ و بەرەو ڕێگاکانی جەهەنەممان دەبایە. ئەرحەم الراحمین خۆت بمان پارێزی. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، پەروەردگارە ئەو سەرمایە گەورەی کە بە هەر یەکێک لە ئێمەت بەخشیەوە کە متمانەیە، یا ڕەبی خوا بە گەورەی خۆت هاوکارمان بی پارێزین و خۆت بۆمان بپارێزی لە کەسانی بێمتمانە و دەستبڕ. یا ڕەبی خوا بمان پارێزی، شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی، ئەوانەی کێشەیان هەیە یا ڕەبی خوا کێشەکانیان بۆ ئاسانکەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمین 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 والحمد لله رب العالمين.